دەبوو زووتر ڕێگە لەمە بگیرایە و دەستگا ئەمنیەکان بەکاری خۆیان هەڵسانایە و نیان هێشتایە لەوێ ئەو بربەستانە دروست بێ کە لەسەر ڕێگای سەرەکی بوو. بەڵام بەڕاستی کەم تەرخەمێک ئەبینرا، ئەم کەم تەرخەمێت خۆی لە خۆیە هۆکاری سیاسی لە پشتە، یعنی ئەیانەوێت دەستێکی ئاژاوە و فیتنە بکەوێتە ناو کەرکووکەوە. قەنەعەتمان وایە دەستی دەرەکی و هۆکاری سیاسی لە پشتە ئەیانەوێ ئەو پێکەوە ژیان و ئاشتیانە نەهێڵن و ئەیانەوە فیتنە و ئاژاوەیە بەردەوام لە کەرکووپەرە بسێنێ تا دوجار بۆ ئاقارە گەیشت. خۆی زۆر جار لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە ئێمە خۆت ئەزانی ئێستا بەرەو هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووک ئەڕۆین و وردە وردە هەڵمەتی هەڵبژاردن دەستی پێکردووە. ئەمەش ئێمە بۆ خۆمان بە هۆکارێکی ئەزانین کە دوو لایانی سەرەکی ڕەنگە ئیسپادەی لێ بکەن بۆ هەڵمەتی هەڵبژاردن، بەوەی ئەزانین ئەجینا معنی دەستگا ئەمنیەکان ئەگەر بە ڕۆڵی خۆیان هەڵسانە ئەم قەزیە ڕووی نەئەدا و ئەو ئاژاوە و فیتنە و دووبەرەکیە دروست نەبوو، ئەم شەڕ و ئاژاوێش دروست نابوو. بۆیە ئەوانیش بە بەرنامەدارژا و دەستەوەسان بوون لە کاتی هەڵگیرسانی ئەو قەزەیە تا بەم ئاقارە گەیشت و خوێنی سوار ڕۆڵەی کورد لە شاری کەرکووک ڕژێرا و چەندەهای ترش بریندار. یعنی دیوێکی ئەوەیە کە بەڕاستی هەردوو حزبی دەسەڵاتدار بە تایبەتی تر وایان کرد کە ئەم گرفتە دروست بێنێ، یعنی ئەیانتوانی نێڵمەم ئاقارە بگا، بەڵام بەڕاستی ئەوانش بێدەنگ بوون کە ئەیانتوانی زۆر زووتر ڕێگە بەمە بگیرێ لەبەرەوەی ئەوان هێزیان هەیە و دەسەڵاتیان هەیە و ئیتیفاقاتیان هەیە لەگەڵیانە. بەڵام بەڕاستی ئەوان کەم تەرخەم بوو ئەبێ دەستگا ئەمنیەکان بە ڕۆڵی خۆیان هەڵسن، نەهێڵن لە هیچ شێوەیەک هیچ پێکاتێک ئیهانەی پێ بکرێ و هیچ گرتبوونەوەیەک لە بەرامبەر پێکاتێکی تریا ڕوونەدا و هیچ کارێک کە ڕێگر بێ لە ڕەوڕەوەی ژیانی ڕۆژانەی گشتی خەڵک ڕێگر بێ بە هیچ شێوێ نەهێڵن، بە ئەو بربەسانە نەهێڵن. ئەگەر بەمە هەڵنەسن دەستگا ئەمنیەکان بەم ڕۆڵی خۆیان هەڵنەسن، بە تاکید ئەم خۆپیشاندانە ڕوو ئەداتەوە و ئەم جارە شەڕی گەورەتر و خوێناویتریش دروستە بێت. نێنە سەرخەت ئەم خۆپیشاندان و شتانە بە تاکید سەر هەڵەداتەوە، ئەو کاتە ئاژا و بشێوەکە گەورەتر ئەبێتەوە و لە ئاست چارەسەرکردنی ئەو خەڵکەی تران نامێنێت.